تایبەتی من و هاوکارانم پێشکەش بەوەی ئازیز و خۆشەویست ئازیزانم ئەم جاریش هاتوین بۆ شارە جوانەکەی شاهیندێژ ئاوایی بیبیکەن. بیبیکەند سەربەبەشی ناوەڕاستی شاری شاهیندێژ و دەهێستانی مەحمووداوایە. زیاتر لە 70 ماڵ و نزیک بە 300 کەس دانیشتوو پێکهاتووە. ئەم گوندە جوانە بە زمانی کوردی سۆرانی قساکەن و بژێوی ژیانیشیان لە ڕێی کشتوکاڵ و ئاژەڵداریەوەیە. بیبیکەند ئاواییەکی مێژوویە کە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ هەزارەی یەکەم واتە دەورەی ئیلخانیەکان. باسکراوە گرنگترین شوێنی مێژووی ئەم گوندە ئەشکەوتە بەردینەی بیبیکەندا کە لە دڵی کێودا هەڵکەندراوە خاوەنی کانیاوێکی ئاوی ساردا. هاوڕێما من بە لەگەڵ دانیشتوانی بدوێن. باشی کاکێکی ئەمەد بیشەڵام مەمنونم ئێوە چۆنم باش زۆر سپاس دەکەم ئەوە لێرە ڕادەبووم خەری بۆ شتێک دەخوا چی دەخوا کەشک کەشکی ئێرە خۆشە خۆشە کەشکی پەنیرە کەشکی شیرێزی کوێستانە زۆرش بەتامە دانێکم پێی بیخۆم خوا بیهێنە دەرەوە بزانم ئەی چیەکەی لێرە بۆ لێرەی من هاتووم بۆ کەوشفرۆشتن لێرە نێوم سلێمانە کەوشفرۆشم کەوش دەفرۆشم لەو دێ ئەمە کەشکی کێیە ئەمە کەشکی ماڵی کامکایلە کەشکی شیرێژە زۆریش بەتام و زۆری جوانە کەشکی ماڵ کاکمکایل جا ماڵ کاکمکایل نازانم کوێ دێ باشە ئەمەیان بە پوڵ پێداوی ئەرەوەڵاو پوڵ بەشە نەسەندوتە 11,000 پوڵ بۆدا دێ خۆشەوە بزانم هەر دێهاتەوە دێهاتە ڕۆی ئەوە کەشکێکە خەیتە زۆر چاکە ڕێتی لە کەلسیۆم و شتیوە ئەڵەن بۆ ئێسقان زۆر وا دەڵێن بەڵێ دەڵێن بۆ ئێسک باش دێ باشە کەس لێمانگیان باسی خۆتم بۆ بکە بزانم ئەم ماشینە هینکەیە چۆناوچۆنەکە دی بۆم دێ ماشینەی خۆمە من لە منداڵیەوە هەر دەستفرۆش بووم ئەلئانەکە 26 ساڵە ئەو دێ هەر دێم لێرا وەسایلیان بۆ دێن و پیان دەفرۆشم وەسایل چیت پێیە کەوش و پەتۆر و فەرشی و جازم و بەرماڵ و ئەلەوانە گرانی فرۆشییان ناگە گران بێ لێم ناکردنەوە چونکی هەرزانانی دەم هەمویان دێنەوە بەلای من دێ زۆر باشە لەشە ساغ بەیەخوا ئەی ئەوم پێ بڵێ کە بەسەر چاو بۆ ئەوانیش هەڵەگرم ئەوە تا بەسمە نانە بەس ئەوە دوای لێتە سێنم دڵخەکە لێسێنم باشە زۆر سپاس دەکەم باسی خەڵکی ئێرەم بۆ بکە بزانم تۆ زۆر هاتووی چۆ ئێراکەی ئێرە زۆر ملەتێکی سەمیمی و بە مەحەبەت و زۆر ملەتێکی باشی تێدا زەحمەت بەکەم وەرە پێشێ جا ئەوە ئێمە بینەران خەریکین قساکەین وەلی ئەو پشتە پڕەتی لەژن خەریکین کەوشە فرۆشن جا بە گران پیان بەبات نا من هەمیشە گران نمدا هەرزانم داوە کە دێنەوە بۆ لام دەنا گرانی بدەم نایەنەوە کەوش چیت هەیە منیش جووتێ هەڵگرما بۆمانە سێنن سڵاتان لەوێ خانمەکان باشە دایگیان با بێمە لای تۆ چۆن بەخێرەی بە قورب باشی هاتووم بازاڕەکەم بازاری خۆشە وانە دەی باشە بزانین چیە سێن ئێوە چیە سێنن وڵایەکی لازممان بێ گران فرۆشە یان نا نا باشە گران فرۆشە زۆر دەی باشە ئەی جگە لە کەوش چی هەیە هەموو شتێک پێە پەتوو باڵنجە و پەتوۆیە و ڕووفەرشە و بازارێکە باشە هەڵگرن ئەمڕۆ بەلاشە باشە ئەمڕۆ بەلاشە هەڵگرن چۆنی پورێکیان بە قوربانت باش خۆ چۆنی چاکیش کوێ خەریکی چی خەریکی مەینەتی و شۆرەوەری و مەڕداری و ئەوە چی یەکڕی لێرە ئەمە قایش قایشە بۆ سەر کابینەت وا دیارە ماڵەکە زۆر خۆشەوان یەک قایشی خۆش نییە بابا چیەکەی پورێکیان لە ماڵ و خەریکی چی خەریکی ماڵ و مەڕ و کەش لێ نانوشتی
ئەی ئالەم کەشکە خۆشت هەیەوە کاک سلێمان دای بە من ئەبە خدایە بووم فرۆشتم دەنادەم داکێ داخی گرانم بۆ ئەمەندە جوان بوو زووتر نەهاتم زووتر ناک وەختێک نەهاتوویەگە حیوان و شت هەبێ ئەلان ئیشک بووە ئەو خدایە باشە ئەی کەشکەکە چۆن دروستە کردۆ زۆر جوان چۆن جوان ئەوە لێکرد بەو دەستە جوانانە بۆ دەستە جوانانە وڵات دەستمان کرد جوانە وڵات دەستە جوانە قوربانت دە بەمەرە وڵات نەوەت هەیە ئەرێ وەڵی حاونەوەم هەیە ئەی ماشەڵڵا لێبێت چەند مناڵتەیە شەش شەشتەیە شەشم هەیە دەی لێرن نا بە خودداوی لە بۆکانە ئۆی بۆ تاقە دەنکێکم لێرەیە باشە هەر یەک دانە ماوانە هەر یەکدانەماوە هەموو ڕۆیشتن دەیدەن سەردانتەکەن ئەرێ وەڵی ئەمەندە باشن ئەمەندە باشن تۆ دایکێکی باشی وانە ئەرە وەڵی می لە حەتێ بگیرم کە واندنێ لە حیوانیشانە دەمێ من ئەوە باشە حیوان زۆرتانە ئارە وڵاسە سەرمانەیە ئەی شیروی مەڕ و مانگاوشتەکە خۆتەی دۆشی هەر بۆ خۆم ئەی ئیسا هەتانە یا چۆ بۆ کێویا ئێستا دەنکێکمانێ دەمێکە مانگێ دەبێنیمانە بۆ کردووە ئەها شیرەکان ئیتە شیرتان نێوانە شتمانێ تاکوونێ ساڵێکە بەهار ئەو خەنە جوانە چییە داوتە لە قژت کچێ وەڵا خەنم هەلێ نەداوە ئەی ئەوە چییە نیوەی ئاوا سوور و جوانە کوڕە وەڵی برایەکم ئەمری خدای کرد لەو دەمە خەنم لێ نەداوە وەڵا جوانە ئاوا قژە کردووە بە پەلکەوەوە تا زۆر درێژ و جوانە ئەی بۆ کوڵە نەکردوێتەوە وا دیارە بۆ قیامەت ئینشەڵڵا کە لەشە ساغ بێ باسی ئەو مێخە کوشتم بۆ بکە بزانم مێخە کتەیە وەڵا کسێک زۆرم هەیە باشم بدەمێ ئەرێ وەڵا ئەگەر زەحمە تا لەسەر پەیداوی باشە دەی باشە دەسوچ وەڵا ئەیکەمە ملم باشە وەڵا بیکەم بە قوربان دەسو چاو خۆش بێ ئەی جوان بووی مێخەک و مور و ئەو شتانت بوو بە خوددا ئەوەندەم بوو ئەوەندەم بوو لەو تەزاوراتەدا تەواوی گوم بوو ئەی کلت بوو کلا ئەرێ وەڵا کلەم هەبوو ئەی ئیسەش نییە بەرە وەڵا ئێستا هەیە هیندیە لەو هینانە هی مەکەیە ئەی لە چاوت ئەی سوراوی دەمە هەیە ناناکشێمانە حرامەمان نەوێرانەمانم ناوێ دەی باشە پورێگیان با بڕۆینەوە مێخەکەم پێ بە وەڵا زۆر حەزم لێتی بۆی زۆر خۆش تا دیوە خوارێ باشە بۆ سەری دێ باشە دەست و چاو خۆش بێ خوا پورە دێ بڕۆ سەرا چاوانم دە بڕۆ بڕۆ شتەکە سەنە چۆنی دایگیان قوربانە بی باشیش بێ خوددا چاکت بۆ خۆش بی یاخوا دایگیان ناوە چییە هاجر دای هاجرگیان لێرە دانیشتوی خەریکی چی وڵا خەریکی حیوان و دەوڵەمەندی و بە مەڕدۆشتین و نازانم نان کرد نانکردن و نانەکەی ئەرە وەڵا نانی خەدەرەکە نایکەین ئەی تەندروشتتان ماوە ئێستا ئەرە وەڵا ماوە ئەمە نایکەین ئەی کەلانە کولێرە لێرەمان دەکرد کەنالەمان دەکرد نازانم هەموو شتێکمان دەکرد ئێستاوەکوونێت ئەمانە هاتن شتە سەنعەتی و نازانم مدرن و ئەرێ بە خوددا تامی نیێوانە چندوەک بڕنینەوە دەبێت بچین تازانم چ بکەین هێندەمان دەرتەیە ئەی وەتەن دیسان بەهارە ئارەزووی سەیرانمە مەیلی هاژەی قەڵبەزی بە فراوی کوێستانمە خۆشەویستانم هاتوونێتە ماڵی کاکە شاهرام لە قسان کاک شاهرام لەگەڵ هاوڕەکانی زۆر بۆ هەوار چووە هاتوین بڕێک باسی هەوارمان بۆ بکە چون من خۆم هەوار نەچووم وەلێ زۆر حەزم لێتی کە بڕۆم بزانم چۆنە ئەوێ چ خەبەرە خەریکی چین کاک شاهرام سڵاو لێ عەلەیکم سڵاو بەخێرێن سەر چاوم زۆر سپاس دەکەم کاک شاهرام گیان باشن هاش دەکەم بەخێرێن باسی هەوارم بۆ بکە چون پێشتر شتێکی وام لە خەڵک پرسی بوو بەڵام زۆر کورتی و مختصر تەوزەحیاندا بوو یا ئایانوت کە ئێمە یان نەچوین یاوەی کە هەر 1 ساڵ و 2 ساڵ یەکبارە ڕۆین پێم وا بە ئێوە زۆر هەوار چوونوانە وەڵا تووشین و ئەوڵەن دەستخۆشیتان لێ دەکەم بۆ خۆت و بەرنامەکەتان زەحمەتتان کێشاوە هاتوون بۆ ئێرە و دوای ئەرزی خوشکی خۆم کەم بۆ هەواریش چوین و
زۆر دەچین ئێمە هەموو ساڵە دەچین. هەوارەکانتان بەهارانەوە نیە؟ هەوارە بەڵێ ئێمە تقریبان بەهار 15 ڕۆژی بەهار بمێنێ ئێمە دەڕۆین تقریبان تا 45 شەوی هاوین لەوێ دەبین 2 مانگ. لێرەوە زۆر دوورە ئەتوان هاتوچۆ ئێرە بکەن یان تقریبان من هەموو جارێکە بۆ خۆم دەسێم دەڵم ئەو ڕێگای کە زۆر دوورە بزانم چەند کیلومترە هەموو جارە دەیگیرم مەسەلەن 38 کیلومترە وەلی ئەما 38 کیلومترەکەی کەوا نییە جوان بڕۆی وا بزانە لە جێی واوە دەڕۆی کە سەیرە هەر پیا و ئەترسێ لەویەوە بڕۆن کە ئیندی بۆ خۆمان چوین و عادەتمان گرتووە دەنا کەسێکی کە بیبەی دەڵە ئاغا ڕایگرە من بۆ خۆم بە پیادە دەڕۆم چاترە چونکی ڕێی قەبلان ڕێی حیوانات بۆ ڕێی ئەسپ و وشتروشت بوویدی و ئەلام بۆتەم وەسیلەیە ئەشێ دەست و فەرمانیشتان باش بێوانە زۆریش واردم و کە هەر چەند وەسیلە واردی نازانێ نابێت دای واردی بکەیت زۆر جاریش کەوتووم وایەوە لە کەسێکە لەو مەسیرەوە ڕوا ئەشە زۆر شارەزای بێت دەست و فەرمانێکی زۆر باشی ببووان ئەو هەموو هاتوچێ ئەوێ دەکەم ئەو هەموو دێم و دەچم 10 ساڵیشە دەچم دەڵم مەسەلەن زۆر واردم وەلی هێشتا هیوا دەدینم ئەسڵەن ئەمن بە نیوەی ئەویژ نابم زۆرش مەسەلەن دیومە لە من زۆری سکۆلەتر بووە مەسەلەن بە خاناوە دەشەوە بۆ وسیلەی زۆر عجیب و هاتوچۆ دەکەن لەوانە چونکە ڕێگاکەی ڕێگایەکی ناخۆشە بوویە پێی دەڵەن چۆستان ینی سەختی ئەی لەوێ چیەکەن چادر هەڵەیان ئەو شیر و ماسووشە چۆن دروستەکەن ئەی هێننەوە ینی هەر سریگە کە ئێوە شیروشتا دۆشن تا نێودێ یان تا شار ئەیبەن یان چۆنەوە چۆنە نا هەر لەوێ ئێمە چۆن ئەلێرە ماڵ و مەسکەنمان لەوێ هەیە دەشی بین بۆیش لەوێ حیوانەکەمان کە دێتەوە بەر چادر بێری دەکەین بە خەولی کوردەواری خۆمان لەوێ دەیدۆشین و لەوێ مەسەلەن خانمەکەم و دایکم و لەوێ هەر لەوێ بە عەمەلی دێنن دەیکەنە پەنیر و ماست و دی نابیبینین و بۆیرە گەلێکەکە مەسەلەن پەیمان دەبەسێ لەگەڵ شیرپەز و شت تەحویلی شیرپەزیەدا هەر لەوێ دێن بۆیە شیرپەزەکانیش دێن بۆوێ کانیش هەر دێن بۆ تیڤیتاوشت دێن لەوێ مەسەلەن هەموو ڕۆژێ دێن شیرەکە دەبن وەلی مەسەلەن ئێمە نایدین هەر بە خۆمان لەوێ بە خۆمان جێبەجێی دەکەین و تا ئەو ساعاتێک کە دێنەوە لەگەڵ خۆمان دەهێنینەوە بە هیچ کەسی نادین ئەی باسی بیبیکەندم بۆ بکەم بزانم لێرەوە تا سەرجادەکە زۆر مەسیرەکەی زۆر توولانیە یان لە شاهیندێژەوەکە بە شاهیندێش پێم وا بێڵەن سایان قەڵاوانیە ینی بە کوردیەکە یڵەن سایان قەڵا لێرەوە تا سایان قەڵا چەندێک ڕێگایە چەند کیلومترە لە بۆکانەوە نزیکە یان منداڵەکانتان ئەگەر بیانەوە بۆ قوتابخانە بڕۆن ئێرە تا پۆلی چەندێکی لەیە ئەشێ چۆن چۆن هاتوچۆ بکەن تقریبان ئەوڵان ئێرە تا سایان قەڵا 15 کیلومترە سپالتی شەڕی 5 دقیقە 6 دقیقەیە تا بۆکانی دەست و فەرمانی ئێوە ڕێی 5 دقیقەوانیە کولەن ئەلان ئێوە مەسەلەن ئیشەڵا ئێوە ڕێتان کەوتەوە هەر 5 دقیقەیە نزیک و خۆشە ڕێگاکی خۆشە ئیسفالتە بۆ بۆکانیش تقریبان لێرەوە هەر 30 کیلومتر دەبێت وەلی بۆ ئێمە سایان قەڵا نزیکترە و زیاتر هاتوچی ئەوێ دەکەین و سەر بە سایان قەڵای باشیش گر خوشکە شتەکە زۆر سلامت بیت زۆر سپاس دەکەم ناوت با بزانم پەروینی ئارەزوو خوشکە پەروینگیان باشی خارج دەکەم مەمنون بەخێر زۆر سپاس خەریکی چی وەڵا خەریکی فەرشی کاپیتێڕی ئەها ینی فەرشی کوردینی ئەمە کامپیوتەرێکی پیتێڕیە کێ بۆچی هێناوە وەڵا لە بۆکانەوە هێنایەنە ئەها ئەی هەر زوو فەرشەکەی یان وەڵی دەشێنم بۆ مانگێکاوە دەی بڕم تەوا دەبێت بە مانگەکەی بڕی پێم وا بێشە چاوی زۆر لەسەردا ئەرە وەڵا دەبێت زەینی بدێ سەر جوان کاری لێ بکەیت ئەمە سەخترە یا دەسیەکە یانی کوردیەکە ئەمەیان سەخترە ئەمە دەبێت جوان سەرنجی بدێ دەبێت جوان بیکە ئیشتبایی نەکەی دەبێت جوان بێت بە یەک مانگ تەواویەکەی بەڵێ ئەی وا بڵێن پارەیەکی تایە کە بتوانی خۆت بەستگی هەیە بۆ فەرشەکە بازە فەرشەکە زۆر بڵین دە پوڵەکەی زیاترە 600 ئەی لە ماڵا خەریکی چیت وەڵی خەریکی کاری ماڵێم و پاک و خاوێنی وڵات و بێکارش دەبم لەسەر فەرشەکەم دانیشم هانی ئەمە هەر بۆ بێکاری هێناوە ئەی هاوسەرەکە هاوسەرەکەشم وەڵی کاری چوپان دەکە ینی مەڕووماڵاتان لە مەڕووماڵات شتمانەیە خزمەتیوانە دەکە ئەی شیروشتەکەی دۆشن یان بەرە وڵات دەشی دۆشی ئەی ئیسە لەکوێن وەڵالان لە مەزران ئەها مەزراشتان هەیە بەڵێ ئەی مەزراکەتان چیتیایە وەڵی دەیکەین بە گەنم و بەجۆ و ئاو بە بێستان و
ئەی یارمەتی هاوسەرەکەتی بەڵێ یارمەتیشی دەدەم مناڵتان هەیە؟ بەڵێ کچی کوڕێکم هەیە باشە ئیشەڵڵا خوا لێت نسێنێ جا فەرشەکەت کە بامنیش یارمەتیت بەم بزانم چۆنە جا پێش لەوە پێم بڵێ باشە؟ باشە بەسەر چاو تەوزیح بە بابزانم چییە؟ ئەوە دەبێ ئەو ئیلمەیە ئاوە لە هینەوە هەڵیگری ئەمەشی ئاوە لێری بافی ئەو ئیلمەی ژێرەوە هەڵدەگری ئەو ئیلمەی پشتەوە هەڵدەگری ئەوەی سەرشە ئاوە گریگدەی دەیهێنێ خوارە دەیبڕێ ئەی ئەوەوە پێتەکوتی دەف بوو وانە دەفا دەفەشی دەکوتی ئاوە دەستێک کار دەکەی شیشە دەکێشی ناسکەرغاج و ئەرغاج و شت دەکێشی ئەرغات چییە؟ وەڵا ئەرغاج ئەوە یانە ناسکەرغاجش ئەوە یانە ئەوەیان بۆ چییە بێ ئەم فەرشەکە گەر تەواوێت بافی ئەوەیان هێندەکە شیشە دەکەشی دوای ئەوەش ناسکەرغاجەکە دەکوتی و دەی بافی هێندەی کوتیەوە بە دەفەش هەر چەند دەست یەک دەفحا ئەو یەک دەست دەبافی ناسکەرغاج و ئەرغاجەکە دەکوتی لەسەری شیشە دەکەشی بۆ ئەرغاجە ئەمجارەکە ناسکەرغاجەکەش دێنی بەسەر هینەکەەوە ئەرغاجەکەەوە دەکەشی ئەی حەزت لێ نییە هەر شتێکی ئاوا جوان و ڕێکوپێک دروستکەی لە ماڵەکە تا دایبنێ بەرەوە پێم وا بەشتی دەستی زۆر ئەرزشی زۆرەوە ئەرەوەڵا ئەرزشی هەیە دێ باشە با منیش بێم یارمەتیت بم بزانم مەزانم لی ئێرەش دەرکەکەی ئاوەڵەیە سام کەسی لێ ژوورێ سلام پورێگیان باشی بێمەلات سلام عەلەیکم باشیش چاکی سلامت زۆر سپاس ببوورە هەروە هاتمە ژوورێ دانیشینەوە خەریکی چی بووی؟ وەڵا خەریکی و گازە بووم خانم جان باشە با لەسەر ئیزنت دانیشم بزانم چیەکەی خەریکی چی؟ ئەو دەرگا و بانوشتە ئەو نەجوان و ڕێک و پێک و تەمیس و دیارە کابانی باش بام سلامت بی وڵا جگاوبانەکەت زۆر تەمیس و ڕێک و پێکەوە دیارە کابانی باش بەخوربام سلامت بی بەخێر زۆر سپاس دەکەم ناوی شەریفت با بزانم پورێک پورامیگیان ناوی دایکی منیش ئامینە هەرواش لە دڵەوە نزیک وەڵا ناتان خۆش خەریکی چیت بە ڕۆژە من لەیلام خانم بەخێری سەرچام سەرمرم بەخێری ئەم بچکۆلەکەیە جیرانمانە خۆشیانتان ئەرەوەڵا خۆشم دیێرەنەوە منداڵانم خۆش دەیە چۆنی ناری وا دیارە بینت لە ناو جیرانەکانە زۆر خۆش وەک خانەوادی ماڵی وای نەرەوەڵا بین ما خۆشش بچکۆلەکە داوە هێناوە لای خۆدەی دوێنی هەمیشە لە ماڵی یەکین بین ما خۆشۆک خانەوادی یەکوین مناڵتەیە هەرەوەڵا پێنجمەیە ئەی ماشەڵا لەبێ پێتەوە دیار نییە زۆر جوان پێ دیاری دوو کڕۆسێکچمەیە بەڵێ ئیشەڵا کە تەمەند درێژ بن خەریکی چی بوو ئەم گازە چی لێ مرەبای لەسەر سازەکەم ڕبوو با بڕۆینە سەر ئەو بەحسا وا دیارە کابانی باشی ئەوەمەوەت مرەبام لەسەر سازکرد مرەبای سێو ڕووبی لەسەر ساز دەکەم و ئێرە باغی سێوشتەی لێە هەشێتی ئەرەوەڵا هیچ سێوەکەتان لەکوێوە هێنا کە گردوتە بە مرەبا وەڵام من هی ماڵی خوشکم مای خۆمان نیمانە ماڵی خوشکم بۆیان نردوو لەکوێ بۆیان نار دوو دیە لە مستانەوە بەڵێ مرەبای سێوەکە چۆن دروستەکەی لەو سێوە سەوزە تورشەکەی یا سوورەکە سێوە سوورە شوتر شەشە هەر ئاها هەردووکی قاتیەکەی تێکەڵیانەکەی دەکەم مەرەوەڵا چۆن دروستیەکەی بابزانم دەگرمەوە دینی مەستەڕێ دە کڵۆ زاسیەوەکەی تێدەکەمە تا جوان سوور هەڵلەگەڕێ و ئازار دەبێت بە مرەبەوە ئەی ڕۆب چۆن دروستەکەی ڕۆبەکە تەماتەکەی هەیە ئێرە وا بڵێن بەڵێ مەزراشی هەیە وڵات تەماتەشی هەیە قاشی دەکەین و گەرمی دەکەن زازادی ڕست قەتاڵی دادەکەین و دینی نەسەر ئاوەکەی دەبێت بە ڕۆب دەی باشە دەست و چاو خۆش بێ دەست و پوختیشت خۆشە وڵایدی ناخۆش نییە باشە پێم بڵێ بزان خۆشە ئینشاءله دەی پێم بڵێ ئەی چێشتی لێنەی وەک بڵێن زمسانان یان بەهاران کە گژوگیا زۆرە وڵا گژوجێ ژێلاخە و شنگ و خازیاخە و ئەو شتانە کنگر و کێوەکان ێرە شنگی لێوانی زۆر ئەرەوەڵا زۆری لێە شنگەکانی خۆشن ئەرەوەڵا شنگێر مەزرا زۆر خۆشە.
مامۆستاگیان باسی ڕەمەزانانم بۆ بکە با بزانم لە ڕەمەزانە خەڵکەکێرە چۆنە مزگەوتەکە هەروە جنب و جوشی هەیە. ڕەمەزانانیش لەخوای گەورە بە زیاد بێ دیارە وڵاتی ئێمەش وە بە تایبەتی ئێرەش وەکو دیارە کۆمەڵگەیەکی مسلمان و الحەمدولله معتەقید و نسبەت بە مەسائلی دینی لەخوای گەورە بە زیاد بێت تا ئەندازەیەکی زۆر پابندن بە تایبەتی لە ڕەمەزاندا خەڵک زیاتر جۆش و خۆشیان هەیە نسبەت بە عیبادەت نسبەت بە نوێژ نسبەت بە ڕۆژ و نسبەت بە هات شۆ ڕەفت و ئامەدی مزگەوت نسبەت بە سوزانم کۆمەگ و هاوکاریکردن لەگەڵ یەکتر بە تایبەتی ئەوانەی کە کەم دەرامەتترن زیاتر لەو بارەوە بەرچاون زیاتر ئینسان لە مانگی ڕەمەزاندا مڕاعاتیان بکە. ئێرەش هەروەکو شوێنەکانی دیکە ئیستیسنا لەوە نییە لەو جەمبەوە کە بڵێ بێمەبالات بنیا شتێک نا الحەمدولله هەتا ئەندازەیەکی زۆر لە نوێژ و لە عیبادەت و لە ڕۆژ و لە ڕەفت و ئامەدی مزگەوت الحەمدولله هەتا ئەندازێکی زۆر بەشدارن. زۆر باشە. ئەی لە ڕەمەزانانە کلاسێک هەیە وا بڵێن مناڵەکان کۆبنەوە کلاسێکی قورئان بێت کلاسێکی مەسائلی ئەخلاقی بێت مەسائلی دینی بێت شتێکی واتان هەیە؟ کلاسی قورئانمان هەر کە هاتینە ئێرە کلاسی قورئانمان هەربوو بەردەوام تقریبا بۆ ماوەی 2 ساڵ کلاسی قورئانمان بوو زۆرێکیش لە کوڕەکان الحەمدولله زۆریان قورئانیان هەتا ئەواخر ڕۆشتن ختمیان نەکرد بە دلیل ئەوەی کە چوونە مەدرسە لە ئاختەپە و لە ساین قڵاو ئەوانە قورئانەکان تاو نەکرد بەڵام الحەمدولله جەماعەتێکی زۆریش دەهاتنە تا 2 ساڵ ئەلئان کە حاڵی حاضر کلاسەکەمان دائیر نییە ناوەڵڵا انشاءالله کە بە زوویی دایر بێتەوە چون بەڕاستی حیفەوانە وەڵڵا جا حیفە و زۆریش تەئکید دەکەین کە بێن بەڵام کەم تەرخەمی دەکەن منداڵەکان هەم بۆ خۆیان و هەم دایک و بابەکانیشتان ئەندازەیەکی زۆر کەم تەرخەمی دەکەن دەناجێی خۆیەتی بەڕاستی استفادە بکرێ. باسی جەماعەتم بۆ بکە لێرە جومعانە هەر جەنابتان جەماعەت ئەگێڕن یان کەسێکی دیکە دێت؟ بەڵێ جومعانەشمان هەیە و هەر بۆ خۆشمان لێرە دیارە هەم ئیمام و پێشنوێژین هەم خەتیبی جومعەش دیارە جومعەش دەخوێنین و بەڵا هەر لێرە کاروبارەکان ئەمە لە خدمەتیان داین و جێبەجێ دەکەین کاروباری ئاینیەکە چ بێ چ مەراسمێکی ئاینی بێ ئەمە لە خدمەتیان داهین و جێبەجێ دەکەین. باسی مەراسمی ئاینیتان کرد وا دیارەکە قوربانیکردن لە لای موسڵمانان زۆر شتێکی ئاینی و شتێکی زۆر جوانە باسی و قوربانیمان بۆ بکەن بڵین قوربانی لێرە هەروەکو ساڵان هەیە کە بیگۆزنەوە بۆ بەردرگای مزگەوتەکە و لێرە قوربانیەک بکرێت بەشی هەژار و فەقیر بدرێت باسی قوربانیکردنم بۆ مەراسمی قوربانی ئێرەش تقریبا وەکو ساڵانی زوو هەرماوە هەر بەردەوامە ئەو جۆرەی کە من پرسیارم کردو لە قەدیمیەکان وانەی کە تەمەنیان زیاترە پێشداش هەروە بوو ساڵان کە زیاتر لە ئێستا لایەنی کۆمەڵایەتی و پێکەوە بوون و برایەتی و ئەوە گەرم و گورتر بوو لە ئەلئانەوە یەک واقعەتە بێلەخەرە بەڵام ئەلئانیش بەعزە شوێنێک لەخوای بە زیاد بێ هەر خراب نین. مەراسمی قوربانی ئێرەش وەکو ساڵانی زوو هەرماوە هەموو لە بانگەواز دەکرێت ئەوەی کە قوربانی هەبێ و قوربانی بکە سەر ببڕێ دەیهێنە دەرکی مزگەوت لێرە بە ئاداب و دەستوراتێکی جوان و ڕێکوپێک و شەرعی ڕوو بە قیبلە الله ئەکبەر و بسم الله لەسەر دەگوترێت زۆر جوان و ڕێکوپێک سەریان دەبڕین و هەمووشی هەر لێرە لە دەرکی مزگەوت نایلۆنی جوان و ڕێکوپێکمان هەیە و دای دەنین و خولاسە هەموو گۆشتەکە تەقسیم دەکەین لیستی نێودیەکە دەگرین کە 53 ماڵەکە دوای ئەوە هەر ماڵەکە میوانیشی هەبێ ئەوش قسمەتێکی جوداگانەی بۆ دادەندرێ بۆ میوانەکان فەقیر و هەژاریش تۆزانم ڕێبوار و غەریبیش بێرە دادێ و بلاخەرە قسمەتێکیشی بۆی دادەندرێ و ئیدیەوە هیچ کەس بێ بەش نابێت لە گۆشتی قوربانیدا لێرە. زۆر باشە ئیشەڵڵا کە خوا لێتان قبول کات و ئیشەڵڵا کە خوا سلامەتتان کە. ئێوەش بەخێرن زۆر سپاس دەست و خۆش بێ یاخوا بەخێرن. زۆر سپاسانەکەم هاوڕێیان ناوبڕێک و لەگەڵتان دەبین. پورێگیان باش ژیانە بە قوربانت ڕووسپی بە سلامەتی بەخێر بێسەر. زۆر سپاس دەکەم پورێگیان. ناوی شەریفت با بزانم؟ خاتون. پورە خاتونگیان. باسی ئێرەم بۆ بکە با بزانم هاوسەرتەیە؟ بەڵێ. ئەی لەکوێیە؟ وەڵا چوەتە شار. بۆ ڕۆشتووە؟ وەڵا چوە بۆ بازار. چۆ هەر بۆ بازاڕی شتکڕی نوشتەیان بڕوەستایلمانەویست چوو بیکڕێ و تەمەشایەکی بازار کابزانە حیوان چوەنە. بازاڕی حیوانەکان هەرچی هەفتەیە؟ ئەو هەموو هەفتەیە دەچێرە وەڵا. حیوانتان هەیە؟
ئەبەڵێ مەڕۆ مانگایان مانگامان یێرمەڕمانەیە هاندێ باشی شەڵڵا خوا ڕستان با چۆنا و چۆنا مەڕەکانتان خۆتەی دۆشی یان شیر دۆشتەیە خۆمانەی دۆشین ئەی مەشکەشتە مەشکە ژەژەنین برقیە ئەی کەس نییە یارمەتیت با بوو کێ کچێ کەمە چێتە نانەوە دەنا ئەم ساڵە چێ دەنا ساڵان یاری دەیەدا ها باسی نانەوات کرد ئێرە نانەوەخانەی لێ یا خۆتان تەندورتان هەیە نان دروستەکەی من نانەکە نانەوەی هەیە بووکە کەشمە یاری دەیەدا دەمێ ساڵە ئێرە نانەوەخانەی لێ وەڵا لە زستانە دە ڕۆژی زستان ماوە نانەوەخانەکەی کراوەتەوە وان زۆر وانە پێم وا بێ ساڵێکە وانە ساڵێکم تریشە حەساونەتەوە یان نا ئەو نانە تەنورە باش زۆر جوانە حەساوینێتە چون هیندەسی کوڕەکەشتانە پێم وابێ تر زۆر زۆر لێ ڕازیەوەڵا کوڕەکە نانە بۆ هێنە هەچی ڕۆژ ئارەوەڵا باشی شەڵاخوا حەفزیکە باسی مەڕوو ماڵات و شتەمان کرد ئێرە پێم وابێ زۆر کوێستانیە چۆستانی شەوە تاکوونیە 15 شەوی بەهار بڕوە ئیدیڕۆن ئەوەیە ڕوا بۆ هەوار دەڕوە ئێوە شەڕۆن بۆ هەوا ئێمە ساڵ ساڵەتین ئەی چۆناو چۆنە کێو کێچێ بۆ هەوار وەڵا هەر مێگە لێمەڕ 5 نەفەری دەوێ دەنا ئەلان من و کابراماوین 2 ساڵە ناچین دەرەقەتی نایین دەی هەوار خۆشە یان خۆشە کەش و هەواکەی و دەڵێ کچە گیایەکەی دەڵێ باسی گیاکانم بێ بڵێ بزانم گیا چییە ڕۆی لەوێ جیاوەڵا جاچوو زانمەکە مەندیەیە و لۆیە و گیایەکەویش نازانم ناوی چییە ئەی لەوێ گە و لەوێ چێشتی دروستەکەن چێشتەکانتان لەگەڵ ئێرا فەرقەکە کە دێنەوە بۆ ناودێ هەر وەگێرە لێنین هەر لێرێ دەیبن لەوێ لێدەنی لەسەر ئاور لێنێ ناوەڵاوی شەر گاز دەبین لەو کەپسولە گەورەکە دەبین و بەڵەیە چای سەر ئاوریش دروستەکەن لەوێ وەڵا چای شەر لە سەماوەر ئاسان ئاور ناکەنەوە بنینە سەر کەتریەکانی نەسەرەرە وڵا چایەکەی خۆشە ئەی شیر و ئەو شتانەکەی ئەهێن و دووبارە هەر بۆ ناودێ یان نا لە هەوار مەڕەکە دۆشینوە لەوێ بێری دەکەین هێنین لای چادرەکە لە نێو چادری جیایمان هەیە لەوێ ڕستەکەی پەنیر شیرەکە هەوێ نەکەی نەبێ بە پەنیرە تا نەهارەکەین دەمەیە بێ بە پەنیر هەڵاستینە چین گەرمیەکەین ئەی کوشینەکەین بە پەنیر خێیەکەین جێبەجێیەکەین ئەو جارەکە لۆرکاوەکەی نەسەر لۆرکاوەکەڵ دێنینەوە و سەرەکەی دەگرین و مەنجەڵشتەکە دەشوێن مەحتە لە بین مەڕ یێوارە بێ مەڕ یێوارەش بدۆشین ڕژەکەین بە ماست ئەیژەنینەکەین بە ڕوان هادەی باشە پورە گیانی شەڵا کە لەشتان ساغ بێ زۆر سپاس دەکەم دەسەر ئیزنە تۆش ماتڵی هاوسەرەکەت بە بابێتەوە باشە چیت بۆ لێنا وەڵا ئابوو گۆشتم بۆ لێناوە چێشتی دەسە خۆش وەڵا دیدی سوزانم پێ خۆشە ناناوات یارە خۆشە چێشتی دەست ئاین پیرێژن خۆشە بیە ناکۆ پیرێژنی زۆر تەمەنەوانیە وەڵام پیرێژنم هین پیرێژن خۆشەوەکەین هینە نا تەمەنێکی وانی ئەو لە هەر دیارە تێکێ و شۆر وەڵای چیتیەکەم سوزانم بیبەر و بارە زەردەچیەوەیە و ئەی بۆ گۆشت کڕێن وشتا ئەبێت کە مەڕێک لێرە سەربڕن و هەر لە گۆشتەکەیەوە ئیسپادە بکەن یان نا ئەچنەشە کەین وەڵاوە یەگە دڵشمان نایە دەنارە وەڵاش ماڵی قەڵەومان ببێ سەری بڕین خێزانداربی باشە ئەرێ ئەوە ئەڵم خێزانداربی کاتێکە مهمانتان دێت کوڕەکان دێنەوە یان ئەتانەوێت لەگەڵ دراوسەکانە شەوێک بێ کۆبن واکەن یان چی لێنن یا شەوی چلا یان شەوی زستانان کە شەوگاری درێژ وەڵار چوزانم شام سازەکەین و شەوێ نیوەڕۆ بێنە هەر سازەکەین و ئەمە ئێستا حیوانیە لان منداڵ نایخوا گۆشتی مەڕ ناخۆن بۆ دەڵێ بۆی دیە ئاجاوەڵا گۆشتی مەڕ منج بۆ خۆش میشتیان بۆی ناچیە ئەی هەر گۆشتی مانگا وەڵا ناگۆشتی مانگاژ ناخۆی نەرە و جوجەیە ئەها جوجا ئەی ماسی ماسیش وەڵا بین بین نەخۆین باشە ئیشەڵڵا کە نۆشتان بە عافیەتان بە پورێگە سپاس دەکەم لەسەر ئیجاز سەرچاوم. باشیش کوردایگە
سلامت ئینشەڵا بە قوربان بن بەخێر بێن مەوفەق بن ئینشەڵا زۆر سپاس دەکەم ئێوە باش باشم دایجان بۆ خۆت بەخێر بێ زۆر سپاس دەکەم ئەوە من سەر بەخۆش هاتمە ژوورە بمبورن بەخێر بێ ماڵی خۆتە زۆر سپاسانەکەم ئەوە خەریکی چیم پێم بڵێن ئەمە سەوزی کێیە سەوزی مەلاژینە سازی ئەها سەوزی ئێوە ئێوانە بەڵێ بەخێرە نەرەوەڵا زۆر سپاسانەکەم جا کەمێک درەنگ نییە بۆ سەوز واللهی چوزامەرەوەڵا درەنگە وا پێشات تازە دێ باشە ئیشەڵا کە بە عافیەتی بخۆم بە سلامەتی ئیشەڵا سەوزی چی ئەمە وەڵایش سەوزی دۆڵمەیە و خۆرشتە و ئاشە و ئەلەوانەیە چەند کیلۆتان کڕیوە 25 بەڵێ دێ باشە خێزاندارن ناوەڵە هەر خۆیان مامەسا و ئەها میواندارن بەڵێرەوەڵا میوانداری دێ باشە ئێوە بۆم باس بکەم بزانم ئەم سەوزیە هین ئەوانەوانە لاژنە هین مەلاژنە ئێوە جیرانن ئاریاوەڵا وڵا جیرانی باش دێ مەلاژن خۆمان کۆمەجی دەکەین بە یەک هەر کاتێکە گشتانەوە جەمەوە بن یا کەسێک سەوزی ببێت یان لە پەیان نیسکە ژماردننی ئەو شتانەیە گشتان یارمەتیەک بەڵێ یارمەتی دەکەین ئەرەوەڵا نەماوە نانمان دەکرد کولێرەمان دەکرد مەشکەمان دەژان چوزانم مەڕ و شاوێر و هەمانەمان دەکرد ئیسە هیچ ناکە وڵا ئێستا وەک شارمان لاتوە ئەو دەم خۆش بوو یا ئێستا وڵا ئەو وەخت ئەو وەختە شتەکان دەسی بوو و مان دەدا نانمان دەکرد کولێرەمان دەکرد مەڕمان دەدۆشی مەشکەمان دەژەن بە خۆمانەوانەمان دەکرد لە مەشکە دەسیەکە مەشکە دەستیەکان مەشکەی پێستە مەشکەی تەنەکە بوو بەوە دیسان برقیە ئەلعان ئاوە شیرتە دۆشی شیرشم دەدۆشی دەم کڵان هەوێن دەکردم کرد بە ماستەکەم دەژەن ماسی دەست جوان دەردێ جوان بوو ئێستا کاریوان ئەلان نەوەڵا سەر حیوانمان هەیە ئەوە تازە ویشکیان کردو زستانی شیر دەکە هاوین شیر دەبێ ئاوە ئینشەڵڵا کە خوا ڕستان بە مامەساژنگیان ئەو مایکت با پێ بدەم پێم بڵێ ئەم سەوزیانە چین ئەمە سەوزی چییە ئەمانە نەوەکانیم پێ بڵێ و نەوەکانیم پێ بڵێ بابزانم بۆچی بەکاریێنی ئەو سەوزیانە کولەن هەمووی سەوزی دۆڵمەیە ئەوەی کە دامەنەوە باشە دەست خۆش بێ ئەوەی کە دامانناوە سەوزی دۆڵمەیە ئەوە شیوتە پیوازە کەوەرە جەحفەریە گژنیژە پنگەیە مەزرەیە ئەوانە هەمووی بۆ دۆڵمە بەکاردێ ئەوەی کە لێرەشدا لەو تەشتەیدا ئەوەی ئیعاشەکەیە ئەسپەناغوەوانە بەجوودا هەمووی بەجوودا دەبێت چاکرێ و بشۆرێتەوە ئەرەوەڵە ئاوایدی بینەران دەنگی منیشیان ببێت ئەی لە مەزرە و شتتان نییە یان بڵێن ئەرێ شێو دەفەرمووی ئەرێ ناوەڵا ئەوە هەرن هەتانە سەوزی و شتەی لێبێ سەوزی ئاوە لێرە نا ئاوی نییە ئێرەکانە بێ ئاوە ئاوی نییە وەلی مەزرەی کوردی هەیە لە چێو دیانە دەست ئەمە بزانم ئەمەتان لەکوێ کڕیوە لەو دێ پەنامان لاختەپە ئەوان سەوزی خانەیان هەیە ئەرەوەڵا لەوێمان سەوزیەکەشیان جوانە ئەرەوەڵا سەوزەکان زۆر جوانە بەڵێ ئەرەوەڵا دەی پێم بڵێن ئەم سەوزیانە کە شۆرتانەوە چۆناو چۆنە ئەیەن لە دەستگایان بەدەست وردی وەڵا چونگی بۆ نێوی یەخچاڵە لە دەستگای دەدەین کە بۆ سوب بەدەستی وردی دەکەین وەلی ئەوەی کە بەدەستگا دیارە چێشی دەستە خۆشە ئاوا جوان بە وردی باسیەکەوانیە زۆر دەستی چشتی دەستی خۆشە ئاها ئەی ئەرێ پێکەوە جەمەوە بن چێشتتان دوێنە مرەبامان دروست کرە بەیەکەوە مرەبای سێ و مرە مان کردووە بەیەکەوە جگە لە مرەبای سێ و چی تریشتانەیە چ مرەبایە تریش دروستەکە پولەکە دروست دەکەین ئیجێزە دروست دەکەین بەنجانە ڕەشە دروست دەکەین ئەلەوانە هەموو دروست مرەبای چی؟ بەنجانە ڕەشە جانی خاڵێکیان سوور بیاخوا عقیبەت خێر بی بەخێر بێ یاخوا بی یاخوا خاڵێکیان ناوی شەریفە چییە؟ ئەحمەدی نۆکەرت وایشەکەم خاڵێکیان کاک ئەحمەدیان ئەی ناوی جەناب مریەمی قەرەوەش زۆر لەیەکە کاڵێنەوە لەگەڵ خێزان تاڵم زۆر لەیەک دێن ئەرێ ئەزانم خەریکی چین ئەو بە خۆتان لێرە دانیشتون یەکارین و کارتەوە بۆ بخۆم دەنیشین و دەڕۆینەوە بێتاقەت بووین و
پڕە لە ماڵێدا دەنیشین و دینەوە دەرێ و ئەگەر کەسێک بوو لەگەڵی قساکەین و کەسیش نەبوو قسە ئەو من هاتم لەگەڵم قسە ئێوە بەخێر بێ بیاخوا ئەی مەڕ و ماڵات توشتەکەتان کووە وەڵا لە چێوە ئەی خۆتان نایبن بۆ کێ نەوەڵە شوانمان بۆ کردووە ها شوانەکە ئەیبات و ئەو کێوانە و ئێوارە دەیێنێتەوە هەچی ئێوارەی ئەیبات باڵێ ئێواران دەیهێنێتەوە باشە ئەی بەهاران وا دیارە لێرە چون کێ و سەوزەڵانی و داروشتەیە پێم وا بێ بارانی چاکە بارەوانە بارانی باش دەبێت ساڵی وهای وشکە ساڵیە باران کەم دەبێت ساڵی وایە تەرە ساڵە باران زۆر دەبێت ئەی ئەو کاتکە بەهارانە وا بزانم ئەچن بۆ هەوار باسی ئەو هەواروشتم بەو کە بزانم چۆنا و چۆنە باسی ئەو هەوارە مسل لێرە هەڵدەستی دەڕۆیە ئاو چێوە دوو بەرامبەرێەوە دوورە کوێسان دەچی لەوێ بە چیە ڕۆن بەماش ئەو زەمان گوێدرێژ بووە چارەوێ بووە ئەلئان ماشینە بە ماشین دەڕۆن ئەیسە شەڕۆن جان ئەیسە شەڕۆن وەڵا ئەوێ گەر مەڕی زۆرە ئەوە دەچێ ئەوی مەڕی کەمان ئەوە ناچێ ئەوێ ئەگەر کوێستانەکەی بۆ نووسراوە ئەوە دەچێ ئەوی بۆی نەنووسراوە ئەوە نایەڵەن بچێ ئەی چۆنا و چۆن ئاچن لەوێ چەندێک ئەمێننەوە دەچن لەوێ تەقریبەن 50 شەو دەبێننەوە ئەگەر لەوە ڕەکەی کەم بوو ئیدیەوە جەنگەڵبان و لێ سەریان حازرە دەنجیان دەدا دەڵێغە بجۆزنەوە بڕۆن لەوەڕ کەم بووە بڕۆنەوە بۆ دێ ئەی پورێگیان لەوێ شیروشتەکەی چۆنا و چۆنە ئەی دۆشن هەچی ڕۆژە ئەی دۆشن ئەی هێننەوە بۆ ناو دێ ئەی بن بۆشە لەوێت دەیکەنە پەندیر و بۆ خۆیان بەشی خۆیانی لێ دەکردنەوە ئەوی دیکەی دەفرۆشن لەگەڵ جیران و دراوسەکان هەمووتانە ڕۆم بۆ وەڵای ئەوی چێکە مەڕی زۆرە ئەرە وەڵا دەڕواوێکی مەڕێکی کەمە لێرە شوانی بۆ دەگرێ هەوار خۆشە قەت نەچوو ئێوە هەوار چوون بەڵێ خۆشە هەوار خراب نییە کەش و هەواکەی پێم وا بێ زۆر ساردا پیاوی بە قەوەتی دەوێ خۆی ڕاگرێ کوێسان لەو کەرە و پەنیرە کوردیە خۆشە بخۆی جا بەڵێ وانە قووەتە بێ بڕۆتە سەر و کێوە هەرەوەڵا مامە گیان باسی ئەو کێوانم بۆ بکەوتت ئەو کێوانە باسم بۆ بکەوە بزانم ناویان چییە ئەو کێوانە مەسەل ئەو شیوە ئەوە دارگوێزەکەیە ئەو شیوە ئەوە شیویش کەوتی ئەو لایە شیوی چاڵە بەفرە ئەو لایە شیوی ئەشکەوتە چکۆلەیە مەسەل ئاو بەرە خوار ئەوە بۆ چۆمی دەڕوا ئەوە هیدیەوە سەر بە داشکستانە ئەو کاتکاچی بۆ هەوار لە لای مەڕەکان چوزانم چادر هەڵەی گۆرانیش دەخوێن ئەگەر کابرا کەیفی لێ بێ و جحێڵ بێ ئەوە گۆرانی دەڵێ ئەگەر کەفیشی لێ نەبێ و جحێڵ نەبێ گۆرانی بڵێ پێ عیبە دنیامەشێت دڵی جوان بێوانی بەڵێ لە تەمەن نییە لە تەمەنی شەکەمە بەڵێ ئەگەر دڵە جحێڵ نەبووی ناتوانی گۆرانی و شت بڵێ ئەو کات گۆرانیتەوە ئەو زەمان ڕۆی مەسەل هیوا هەیە هەر لە منداڵەوە فێری گۆرانیە گۆرانی دەڵێ تۆ بڵێ و نەڵێ ئەو دەست پێکە باشە ئەو کات کە جوان بووی کە ئەڵێ گۆرانیمەوت ئیسش دانێکمان بۆڵێ ئەلئان من ناتوانم گۆرانی بڵم چونکی لە منداڵەوە گۆرانیم نەکوتووە خەریکی چی؟ وەڵای خەریکی کاری دین ئێو نانی پێ؟ بەڵێ بەسەگە بەڵێ هەرەوەڵە دێ باشە خێزانتە؟ بەڵێ
چەند ساڵە هاوسەرگیریتان تقریبا 17 ساڵە بێ کردووە دێ باشە لی ڕازی لێ رازیم بە ئەی تۆ لی ڕازی زۆر دێ باشە ئیشەڵڵا کە هەمیشە خۆش بن بۆ جلی کوردی لە بەرانیە وەڵی نەمزانی جلی کوردی بکەمە بەرەمان هەدەم کرد هەر هەمیشە ئەوایە جلی کوردیشتە ناکە لەبەر کاری ئەو لیباسانە سوکترن بەخاتریەوە دێ باشە کار چیەکەن لە ماڵەوە ئێوە خەریکی وڵای ئەمەش شغڵمان نازات جارە لە نانەوە کارەکەین جارە کەشاوەردی کاریگەری ئەی مەڕ و ماڵات وشتتان ماڵاتیشمان هەیە شیرۆشتەکەی خۆتانەی دۆ خۆمانەی دۆشین و خۆمان جێبەجێ دەکەین دەی ئەچن بۆ هەوار بەڵێرەوەڵە هەرچی ساڵە ئەڕۆنیان 2 ساڵ کرد لەگەڵ دایکمان ساڵێوان دەڕۆن ساڵی ئێمە دەڕۆنەوە شەریکین پەروەردەکەمان ئەبێکەوە ڕۆین هەوار خۆشە ئێوەش لەگەڵ یاڕۆن مناڵەکانیش دێنیان مناڵەکانیش دەبین خۆشمانەچین خۆشە لەوێ چۆنە لەوێ ئاسانترە کارەکانیان چونترە ئەوێ چەتونترە چونکە شتەکە نییە وەک گێرە هەیە ئەوێ نییە چادروشتتان هەیە لەوێ بەڵێ چادرمانەیە ئەی بۆ سەرما و باران و شتی و عزیەتان بەرەوەڵە ئازیێتشمان دەکە ئەوڵی لیباسی چاگە بووینەوەوانە ئیسوادەی لەکەین لێ دێ باشە لە قسان و تویانە ئێرە ئەشکەوتێکی لێوانە وتیانە لە دڵی کێوەکایە باسی ئەو ئەشکەوتم بۆ کەم بزانم وڵای ئەشکەوتەکەمان ئەلان زۆر باشە دیەکەمان خۆشتر بوو خااتری ئەشکەوتە خەڵکات چویەکە دەربارەی ئەو شتەکە شێڵی باسی ئاوەکەیم بۆ کە بزانم ئیسا هەر ماوە ئەو ئەشکەوتە یان هین دەمێک ساڵ لەمەوە پێشە خەڵک سەردانیەکەن هاتوچۆیەکەن ئیسە شتێک لەو ئەشکەوتە ماوە کەسێک هەیە کە بڕوا بوون هەرەوەڵا ئیسوادەشی لەکەن ئەلان زۆر دەوڵەتش پێگا زۆر خۆش بۆ ئاسم شتیان بۆ چاکرۆ پیرۆنە ناوی دەگەڕێن کانیەکەشی لێ وەلی کانێکەشی زۆر قابلی استفادە نیە کانیەک لە خواردترەوەی و باشترە کانیەکەی ئەڵەن ئاوێکی زۆر سارد و خۆشی لێوانە وایە زۆر خۆشە بۆ چای زۆر خۆشە چای خۆشە بۆ لێ ئەی ئەچەند ئاو بێنن لەو کانیا دوورە زۆر دوورە لێرە ناتوانین دەنا پێمان خۆشە بچین ئەی جگە لەو کانی و ئەشکەوتە کانیەکی تری لێ ئەرا شێلان لە پشت ماڵ ئێمە لەو کانی ئیسفاداکەین بخۆمان شێراوشمانەتی لەو کانی ئاودێنین هەمسایەکمان بە هین کێشایەتی بە شیلان ئەوکەنا ئێمە دەچینەوە ئیسفادە باشە لە قسان ئەڵەن دەنگتان خۆشە وڵا باشە وەلی ئەلا لە حاڵە حاضردا چونکە مینمان پەیدا کردووە باشە گۆرانەیەکمان بۆ خوێنن شتێک کورد زۆر کورد چکۆلە الان لە حاڵی حاضردا گۆرانش قەناکە دانێکی ژەڵیم زین چۆنە خۆش بێدا ناخۆشە ئەوە نیاڵم لە قسان توانە دەنگتان خۆشە جا وەرنە پێشێ زەحمەت کێشن وەرە ئێرە مایکەکەش با بەخۆتان وڵا بۆتان گرم دە باشە باشە بۆتانەگرم قەیناکە کێشێک شربي لداخي سر بنيمه شربي لداخي سر بنيمه رويني درم كسم هاي نقريم هرونا لداخي سر ناوي أره وابو ولا داخل سر بنيته زازاري رخي خلاصتي دي أره رخا خلاصت شيء كي كاتك رخا زور لي خلاصه خلاصتي مجبورم برو ما ادري وش بكم خون اي تو رخا خلاصه شتو شي ليش كيني لا والله ظلمنا عايز بشكينم حاجه تشتكي هي خويتي ام كاركي خلنگه بواني وايا دي باشه ان شاء الله كجيانكي پر لخوشيتان به لسر ايز شيشاوا زۆر سپاسانەکەم وەلێ مهرەبان بم پێکەوە باشە خۆ حافیزتان خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆژمان کۆتایی بەهات هیوادارم بە دڵتان بوو بێت سپاس کە تا کۆتایی هاوڕێمان بوون تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ